ئەبێ هەمووی وازی لێ بێنن بیستان لەسکەوە دەست پێ بکەمەوە. ئێستا ئەمانەوێت ئەوە نەمێنێت گونجانێک هەبێت لە نێوان ئەو بابەتانەی کە لە یەکشی لەکاتی دانیشتنەکەیان هەر بە شەو کۆمەڵێک خاڵ گەڵاوە بکات، کۆمەڵێک پێشنیار و سەرنج بنووسێن لە کۆتاییشدا هەر ئەمووی کۆیەکەینەوە و ئەیکەین بە پێشنیازی گشتی وەرکشۆپەکە و بەرزی ئەکەینەوە بۆ لیژنەی يعني لو هنا بدون موجود كل صف هنا غير شوارع ماشي كل يوم ماشي إيران وتركيا دوا بەدوای قسەکردن لەسەر پرۆگرامەکانی خوێندنی پەروەردە و خوێندنی باڵا لە سەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی باڵا وەکو بۆردێک لە سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت و هەروەها سێ وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا وەزیری پلاندانان لیژنەیەک بە ناوی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە خوار ئەم لیژنەیەش لیژنەیەکی تر دروست کرا ئەو لیژنەیە کە لەسەر ئاستی پارێزگاکان کە دوو بەڕێز ڕاگر لە زانکۆی سلێمانی دوو بەڕێز ڕاگر لە زانکۆی ساڵەحەدین و بەڕێزێک لە زانکۆی دهۆک اینجا بە هاوکاریکردن و بەکارکردن بە کۆنووس و کۆبوونەوە و لیژنە کە بتوانین بە شێوازێکی گشتی پرۆگرامەکانی خوێندنی بنەڕەتی لەگەڵ پرۆگرامەکانی خوێندنی کۆلێژەکانی پەروەردەی بنەڕەتی چۆن هاوتەری بێک گونجاندنێک لێ نزیکردنێک لەم پرۆگرامانەیە دروست بکەین بۆی هەمانگی هەبێ. ئەم وەرکشۆپەی ئیمڕۆمان کە 26 وەرکشۆپێکە لە نێوان کە زانکۆی سلێمانی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی ئەنجامی ئەدا بە هاوکاری هەموو کۆلێژەکانی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆکانی ڕاپەڕین، گەرمیان، هەڵەبجە، چەرمۆ وەروە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەرە پەروەردەیەکانی سنووری سلێمانی واروها سەرپەرشتیاران و پسپۆڕانی بوارە جیاجیەکانی پرۆگرام و پەروەردەی لە سلێمانیە. مەبەست لەم وەرکشۆپە دیارەوەکو پێشتر باسمان کرد وەرکشۆپێکە بۆ هاوتەریبکردن بۆ گونجاندن بۆ نزیکردنەوەی پرۆگرامەکانی خوێندنی بنەڕەتی لەگەڵ پرۆگرامەکانی خوێندنی کۆلێژەکانی پەروەردەی بنەڕەتی بۆی بتوانین جۆرێک لە شێوازی ئەکادمیک جۆرێک لە بنەمای زانستی ئەکادمی لەم بوارەیە دروست بکەین و هاماهەنگێکیش لە نێوان خوێندنی باڵا و لە نێوان زانکۆ و پەروەردەیە فراهەم بکرێ. ئەلێرە کارەکە دەست پێەکە ئەو کارش ئەوەیە کە زۆر جار باسەکرە کە پەروەردە لە قەیرانایە وی ئەم قەیرانەی پەروەردەکەم کرێتەوە و ئەم قەیرانی کە پەیوەندی و هەماهەنگی لە نێوان پەروەردە خوێندنی باڵایە دروستکەین لە وەرکشۆپێکی وەکو ئیمڕۆیە بۆی ئەنجام و سەرنجام و دەرەنجامەکانی ئەم وەرکشۆپە بگەینە باڵاتر و سەرۆتر بۆی جێبەجێ بکرێن. ئەمە مەبەستی تایبەتی وەرکشۆپەکەمانە.